سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پابی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدێ بتوانین لەم بەرنامەیەشدا خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. جارێکی دیکە جەژنتان پیرۆز بێت، هەموو ڕۆژێکتان هەرخۆشی بێت، ڕبێ لە خەندە و بەختەوەری ئینشاءالله. بەڕێزان، ئەمڕۆژ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆکان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە. دەمانوێت دەربارەی گەردن ئازایی قسە بکەین لە جەژندا. ئایا گەردن ئازادی چییە؟ لای تۆ چی ئەگەیەنێت؟ ئایا کاتێ بە کەسێک ئەڵێی گەردنم ئازاکە هەز بە چی ئەەکەی؟ ئایا بۆچی ئەم وشەیە زیاتر بەس لە جەژنەکاندا بەکاردێت؟ چۆن بتوانین ئەم وشەیە بەردەوام بەکاری بێنین و بە خەڵک بڵێن گەردنمان ئازاکە؟ ئایا کاتێکە بە کەسێک ئەڵێی گەردنم ئازاکە بەرامبەرەکە و بڵێ دڵی لە تۆ پاک بێتەوە؟ ئەگەر ڕۆژە لە ڕۆژان هەڵێکە بەرابەر کرد بێت بینەرمان بن. وەڵامیان پرسیارانە لای هاوڵاتیانە، بابزانێن وەڵامەکان چین؟ فەرمون. جەژنە پیرۆز بێ. شکر باشیت. گەردن ئازایی لای تۆ چی ئەگەیەنێ لە جەژنە بە تایبەتی؟ گەردن ئازایی خراپە. جەژنە و گەردن ئازاییەکە ئەگەر غەرەزێ شتێک ئێشایەک بێ دڵ پاکە بێتەوە لە یەک. باشە. تۆ لەم جەژنا بە زۆر کەس و تۆ گەردن مازاکە؟ بەڵێ. خەڵک بە تۆی زۆر وتووە؟ بەڵێ. باشە، بۆچی زیاتر بەس لە جەژنەکانە بەکاردێ لە کاری ترا بەکار نایەت؟ خۆوەن تەعالا ئەم جەژانەی داناوە بۆ ئەوەی کە شتێ بێت لە بینی هینا جەژن بارکی بکەن، ئازاد بن و لە یەک پاک بنەوە، دڵیان پاک بێتەوە و قەومایەتی و کەس و کاری بەجێ بێن. باشە. تۆ کاتێ بە کەسێک گەردنم ئازاکە هەز بە چی ئەەکەی لە ڕووی دەروونەوە لە ڕووی ناخەوە؟ خۆشەوەی کرد حەزم لە خۆشیە. ئەگەر گەردن ئازاییەکە فەرحیەتە بەدەنتەوە دڵتەوە. باشە. قەت هەبوو بە کەسە بڵێ گەردنم ئازاکە و بڵێ گەردن ئازاناکەم؟ نەبووە مەگەر سوحبەت لە بینی خۆی ئەمە چۆن. لێرەوە جەژنە پیرۆزەی خۆ ئاراستێکی یەکەی؟ جەژنە پیرۆزەی هەمووی موسڵمانانی کوردستان و عالەم هەمووی ئیسلام جەژنە باریکیان یەکەن. جەژنە پیرۆز بێ. شکر باشیت. یەخوا بێبێ. گەردن ئازایی لای تۆ چی ئەگەیەنێ؟ وەڵا گەردن ئازابێ لە هەموو لایەک ئەکێتەوە. ئەلەم جەژنەیە بە زۆر کەس وتوە گەردنم ئازاکە؟ ئارە وەڵا بە هەموو کەس بێ گەردن ئازادێ، بە هەموو کەس، بە تۆ بەچێ بێگارەکەی پێ هێڵم گەردن ئازاد. باشە. ئەی خەڵک پێوێتی گەردن ئازاکە؟ ئارە وەڵا خەڵک پێ مەڵە گەردنم ئازاکە بۆن بە من ئێوە خوا لێت موبارەکداڵە. باشە کاک حاجی، بۆچی زیاتر ئەم وشەیە لە جەژندا بەکاردێت؟ خەڵک زۆر لە جەژنە بەکارێنێت، لە کاتی ترا بەکاری نایەنێ. وەڵا جەژن موبارەکەوەی ئەوەیە. ئای چۆن؟ باشە. قەت هەبوو بە کەسێ بڵێ گەردنم ئازاکە بڵێ گەردن ئازاناکەم؟ بەرە وەڵاتمە گەردن ئازاکەم. نا، خەڵک هەبووە تۆ بە تۆ بڵێ گەردنە ئازابێت، تۆ بڵێ وەڵا گەردن ئازاناکەم. بەخواوتمە ئازایەکەم، من گوێ نامێ. ئەی خەڵک هەبوو تۆ پێ بڵێ گەردن مازاکە بڵێ گەردن ئازاناکەم؟ ئارە وەڵاتێتی گەردن ئازادێ، هەموو کەس بە یەکی گەڵە. کاتێ بە خەڵکڵی گەردن ئازابیان گەردنم ئازاکە هەست بە چی ئەەکەی؟ وەڵا چی بکەم؟ شکری خوات. هەست بە خۆشیەکەی؟ ئارە وەڵا حەدەکەم دنیا هەر خۆش بێ کوردستان ڕزگار بێت و نەجاتمان بێ لەم بەڵانە. ئەر ئەوەیە. جەژنە پیرۆزەی خۆ ئاراستێکی یەکەی؟ جەژنی پیرۆزەی ئێوەکەم و لێتە موبارەک بێ بە دڵی و خۆش. گەردن ئازایی لای تۆ چی ئەگەیەنێ؟ واللهی گەردن ئازایی تۆ مەسەلا لەم دنیاە ڕۆژانە ڕوبەڕووی چەندین خەڵگە بیتۆ کە دڵی ناڕەحەتە، کێشەیەکی مشکلەیەکی جاری وایە پیا تاتەقێتەوە بە ناحەق. تۆش لەویا لەبەرەوەی کە ئەو زەلامە لەوانەیە کێشەیەکێ بێ، مشکلەیەکێ بێ کە بە تۆیە عینەکەی خۆی ئەڕێژێت، تۆش لەبەر خاتی خۆی گەوراڵێ قەیچەکە کە هاوڵێ گەردن ئازابێ و ئەویش احتیمالە بە خۆیان بچێتەوە لەو هەڵەی خۆیە. خۆی ئینسان هەموو ئینسانی قابلی هەڵەیە، خۆی ئینسان چییە؟ ئەم جەژنە خەڵک زۆر پێویست گەردن مازاکە؟ واللهی ئەوەی کە بینی بێتم پێویتم بەڵامکم ئەم جەژنە وەکو جەژنانی ساڵان خەڵک ئەو تین و گەرمێتیان نییە کە هاتوو چۆکە بە بۆنەی ئەم قەیرانەوە هەیە، سیارەی نییە، هەیە تااقەتی نییە، دوورە. ئیتر ئەگەر کەسێکی بینی بێ لە نزیکۆ هەر پێویستوە گەردن مازاکە. باشە. ئەی تۆ بە زۆر خەڵکوتوە گەردن نازابێ؟ ئەرە وەڵام من هەشتێکی لەگەڵا کردوم لەبەر خاتی خی گەورە گەردنی ئازاکەم بەش و خی گەورەش خێر بێنێتە ڕێ من. قەت هەبوو بە کەسە بڵێ گەردنم ئازاکە بڵێ گەردن ئازاناکەم؟ لە هەموو حیاتمان نەبووە، چووکم پێ بزانم ینی دڵی خەڵکێکم نەچوومەتە سنووریەوە بە ناحەق کە بگاتە ئەوەی چم داوای گەردن ئازایی لێ بکەم. قەت هەبووە
ئەوەندە بڕەنجێن بە خەڵک بڵێ گەردن ئازاناکەم قەت زۆر جار هەبووە بەڵێ بەڵام دوای پاڵگەز بێتە لە جەژنەوەیە دوایی لە جەژناکە هاتۆ پێویتم تومەقەچێکا جەژن سەرەتای هەموو خۆشی و شادیەکە بە ئەویش من لەبەر خاتێ خۆی گەورە گەردنی ئازاکەم جەژن نەتوان بڵێن هێمەیەکە بۆ لێبوردەیی و ئاشبوونەی دڵەکان قوربان ئەگەر جەژن نەبێ ئیترەوە ئینسان خەریکم بڵێم ئەچێتە سنوورێکۆ لە سنووری ئینسانیت دەرەچێت چونکم تەنها بەس ئەوەی کە مابێسی لێ ڕەحم تۆزێ بجوڵێنێت جەژنە جا ئیتر کە جەژنیش ئەم جەژنە کە خی گەورە دایناوە ئەمە ڕۆژێکی زۆر مبارەکە بۆ لێبوردن بۆ تێکەڵیکردن بۆ ئەوەی کەوا زۆر کەسێک تۆ خۆشتەوێت تەنها بە بۆنەی جەژنەوە توانی ببینی سەرقاڵی دنیا وای کردووە یعنی سیلێ ڕەحمینەیە ڵاوە کە هیچ کەسە ئیلا لە جەژنانە بە یەکتر نەبینێت لێرە جەژنە پیرۆزەی خۆوەڕاستەی کێ ئەخێ وەڵاهی لێرەوە جەژنە پیرۆزە ئاراستەی هەموو تاکێکی ئەم کوردستانە ئەەکەم ئەوەی کە دەقەیە بینی بێتم و کە نەمبینی بێ جەژنبارەکی لە هەموو تاکێکی سەر ئەم زەویاکەم خۆر مەفروزە دڵی کەس نەیەشێنی تاوەکو گەرنی خەڵک ئازاد قەت هەبووە هێندە عاجز کرێ هێندە ناڕەحەت کرێ بە خەڵک بڵێ قەت گەردنی ئازاناکەم بەڵێ بەڵێ گەردنی شازانە کرد دوایی با کردووم سەشیما بوو جۆرەکە لە ڕەح بوو بە زەیەزانی بەڵێ لێم جەژنایە بە زۆر کەس و تۆ گەردن مازاکە نا چکە دڵی خەڵک نەیەشانەوە کاتێک کە مرۆڤ بە کەسە لە گەردنم ئازاکە هەست بە چی ئەکەیان ئەڵێ گەردنە ئازا بێت هەست بە چی ئەکە لە ڕووی دەرونیەوە تێنەگەشتم مەبەستمە کاتێک کە جەنابێت من بە تۆڵم گەردنم ئازاکە یان تۆ بەم نەڵی گەردنم ئازاکە مرۆڤ لە ڕووی دەرونی هەست بە چیەکە بە موشەیە یا تاوانێکەکە احتیمال تاوانێکی کردوێ بەرامبەر جژنە پیرۆزی خوارەسێکێکە لێرەوە هەموو کوردی و برا موسڵمانەکانمان گەردن ئازایی لای تۆ چیەگەێنێ واللهی گەردن ئازایی تۆ مەسەلا لەم دنیاە ڕۆژانە ڕوبەڕووی چەندین خەڵگە بیتەوە کە دڵی ناڕەحەتە کێشەیەکی مشکلەیەکی جاری وایە پێ تاتەقێتەوە بە ناحق تۆش لەویا لەبەرەوەی کە ئەو زەلامە لەوانەیە کێشەیەکێ بێ مشکلەیەکێ بێ کە بە تۆیە عینەکەی خۆی ئەڕێژێت تۆش لەبەر خاتی خۆی گەورەڵێ قەیچەکە کە هاوڵی گەردن ئازابێ و ئەویش احتیمالە بە خۆیان بچێتەوە لەو هەڵەی خۆیە وای گەردن ئازادی داوای لێبوردن لە هەموو کەسێکە کرێ مەسەلەن گەردن ئازادی ئەوەیە کە تۆ چیتە ماڵێ ئەگەر عاجزیەک شتێک لە بینابوو بێ هەرچیەک بوو بێت تۆ داوای گەردن ئازادی لەو کەسەکەی گەردن ئازایی لای بەڕێزە چیەگەێنێ حقیقەتەوەی ئینسان لە سەرەتا کە لە دایکە بە یەک خوا بناسێت دوو مامەڵەیەکی جوان بێ پەیوەندی کۆمەڵاتی تێک نەچێت کە دابوونەری تێک نەچوو شتەکان ڕێک و پێگەڕوا بەڕێوە یەک خوای بیر بێ دوایی دابوونەریتی کۆمەلگاکەی خۆی تێک نییە چون ئێستا قەولێکمانەیە پیرەمێردە فەرمێ کەولاسایی قەلی کردنەوە ڕۆینەکەی خۆشی لەبیر بردەوە ئاراستەی یەکە بە یەکەی ئەو پێشمەرگە ناکەم کە لە سەنگەرەکانە دژی ئەو داگیرکەرانە وەستاون لێرەوە دەستیان ماچەکەم لێرەوە خاکی بەرپێیانم لێرەوە هەموو ڕۆژێکیان جێژن و شادی و خۆشی بێت گەردن ئازایی لای تۆ چی ئەگەێنێ وڵای گەردن ئازایی شتێکی زۆر باشە ینی واقعیانی هەموو مسلمانێکی لەم سەرزەویە لە هەموو کوردستانە ئەگە بژی بەتادی هەموو کورد هەموو مسلمانە نیوەشی خراپی چیشریە بەس هەموو گەردن ئازایی لێکە زۆر باش شتێکە ئەم جژنە گەردن ئازایی و زۆر لە خەڵکە بە خەڵبەی گەردن مازاکە زۆر هەبووە زۆریش هەبووە گەردنی ئازانەکردم بەڕاستی هەیە بووە لەناو خەڵکیشە باسێکی کردم لەوانەیە لە سەدا سەد قسەکە گەردنی ئازان نەکردووی ناوەڵە پێ تۆ گەردن مازاکە و گەردن ئازانەکە وەڵی نەیکردووە بەخەی بەتیشی کردو قەت هەبووە بە کەسێ بڵی گەردنی ئازاناکەم وەڵی گەردنی ئازاکەم من دڵم فراوانە دڵم پاکە گەردنی خەڵک ئازاکەم بەس زۆر هەیە زۆر هەندێک هەیە واولێکە ڕۆژانەوە لێکە ئەنی ئەم دەسەڵاتانش بەڕاستی ئەو لە میلەتەکە نادەنەوە درۆ لەگەڵ خەڵکە ئاکەن حیزبی دەسەڵات هەر پێنجیان ڕاست ناکەن لەگەڵ میلەتەکە خەڵک بۆ 250 احتیاجە بانەبینە بۆ نەسەڵا بابەتەکمان گەردن ئازاییە مەبەستەکەی من ئەوەیە کاتێک کە مرۆڤ بەیەکێڵە گەردن ئازاکەیان ئەڵێ گەردنە ئازابێ هەست بە چیەکە لە ڕووی دەرونیەوە خەر ئەزانی چۆنە مەسەلەکە ئەوە نیە ئەگەر ئەوانن ئەگەر ئەوان ئاوا لە دڵی خەڵک ئاوا ڕقی خەڵک ئاوا ناگیر ئەوان ئەگەر بەزێن بە میلەت تا بێتەوە خەڵکیش دڵی فراوانە بێ بەس ئەوان وا لە میلەتەکە کردووە دڵی میلەتەکان سەخلەت کردووە خەڵکی لە ناوەیەکە گەردن ئازایی لێک ناکە بەڕاستیەکەی من قسەی حەقیانە قسە ئاکەم داوا لە هەموو حیزبی دەسەڵاتەکانەکەم ئەوەی کە لە بەغابێ لە هەولێرا بێ تۆزە بەخۆیان نابچنەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئاورە لە خەڵکی سلێمانی باتەوە باشە
جەژنە پیرۆزە خۆ لێرە و ئاراستەیکی ئەەکەی وڵا دەژنە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستانەکەم لە هەموو خەڵکی کوردستان ئیتر بە عام ئیتر ئەوەی کە مسلمانە ئەوەی کە دش بە وڵاتە بە خراپێنێتە کارەوە خوا لە نایبەر ئەوەیە لەگەڵ میرێتە ڕاستەکە ئەوەیە ئیتر دەژن پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان و ئیتر کار بەدەستەکانی شەکەم بەس تۆزێ بە خۆیان ناپشنەوە. باشی زۆر سپاس گردن ئازایی لای بەڕێزە چی ئەگەێنێ ها لە جەژنایەکە بێکە لە گردن مازەکان لە گردن ئازا بەلای تۆ چی ئەگەێنێ؟ وڵای گردن ئازادی داوای لێبوردن لە هەموو کەسێکە کرێ مەسەلەن گردن ئازادی ئەوەیە کە تۆ چیتە ماڵێک ئەگەر عاجزیەک شتێک لە بەینابوو بێ هەرچیەک بوو بێت تۆ داوای گردن ئازادی لەو کەسەکەی هەر ئەوە ئەگەێنێ تر خۆ شتی شیوانیە بڵێ ئاشبوونەوەیە بە کوردەکەی ئاشبوونەوەیشی ینی با بڵێن ئەم جەژن جژنیشی کە تۆچی دەلا هەر کەسێک و گردن ئازادی لێگەی وەکووە ئاشبوونەوەیەکەی تر هیچ شتێک لە بەینا نەمێنێ مەسەلە لەم جەژنەیە خەڵک زۆر هەبوو بە خەبڵە گردن ئازاکە واللهی بڵێم ئەگەر هەبووە بەڵام تەوعەن تۆچی دە هەر ماڵێک پێشە هەموو شتێک یەکسەرەڵی گردنم ئازاکەن و گردنتان ئازاد بێت من وەکو خۆم ئەگەر هەرچوو بێتمە هەر ماڵێکی دۆست و ناسیا و کەس و کار و خزمی خۆم من لێرەوەڵێم گردنی هەر هەمیان ئازابێ وانش گردنی من ئازاگەن ئیتر خۆ هەر ئەوەیە باشە قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان کەسێک هێندە دڵە زەویر بکات بڵێ قەت گردنی ئازا ناکەم بەڵام لە جەژنە پاشگەز بیتەوە بڵێ قەی ناگەردنی ئازا لەبەر خاتری خوا واللهی ئەوە لەوانێ لەلای هەموو کەسێک ڕووبات احتیمالی زۆرە مەسەلەن بەڵام ئینسان قابلی گۆڕانە تۆ گەر دڵیشە گەرم بێت لەو دەقەیە بڵین بەرامبەر کەسێک عاجز بی خی گەورە لە هەر هەمومان ئەوورێ ئێستا ئێمە چی نەگەر لە خەڵک نەبووری لەبەرەوە ڕاستیەکەی ئەوەیە بێت تۆ بەسەبر و لەگەڵ خەڵکە یعنی زۆر دڵکراوە بی ئەبێت گردن ئازایی هەموو گردنی ئازایی خەڵک قوبڵ کەیت و خەڵکیش گردن ئازایی تۆ قوبڵ کات جەژنە پیرۆزی خوا ڕاستێکی یەکەی ئاراستەی هەموو کەس و کار و خزم و دۆستانی یەکەم ئاراستەی هەموو دایکی شەهیدانی یەکەم ئاراستەی هەموو گەلی کوردستانی یەکەم و بە تایبەتی خێزانە جوانەکەش گردن ئازایی لای بەڕێزە چی ئەگەێنێ؟ حقیقەتەوەی ئینسان لە سەرەتا کە لە دایکە بە یەک خوا بناسێت دوو مامەڵەیەکی جوان بێ پەیوەندی کۆمەڵاتی تێک نەچێت کە دابوونەری تێک نەچوو شتەکان ڕێک و پێگە ڕوا بەڕێوە یەک خوای بیر بێ دوایی دابوونەریتی کۆمەلگاکی خۆی تێک نییە چون ئێستا قەولێکمانەیە پیرەمێر دەفەرمێ ئەها کەولاسایی قەلی کردنەوە ڕۆینەکەی خۆشی لەبیر بردەوە کوردنە ئەم کاری خۆی پێ پیادەکرێ نە کاری بێگانیشی ئیش پێکرێ ئێمە لە دوو لاوە ڕنج بەبین لەلایەک و کاری خوامان ئیهمال کردو لەلایەکی شۆ سیاست ناتوانین پیادەکەن بۆ شعونی خەڵکەکەمان و چاکسازی خەڵکەکەمان تۆ قەت هەبووە خەڵک هێندە ناڕەحەتە بکا بڵێ قەت گردنی ئازا ناکەم خۆتمان گردن ئازایی چی ئێستا تۆ جەناب و لەح زۆر بکەی لەسەر شتێکمانەیە خۆت دەریەخی کە تاوانباریت ئەجینا هیچ کارێکی هیچ پەیوەندێکی نییە گردن ئازایی تۆ غەڵت مەکە وەکو فەرزەڵێ ئەڵە دەست بوز نەکون خەتا نەکون دەست بوز نەکون ئەڵە خەتا مەکە و دەست ماز مەکە تۆ غەڵت مەکە دەستیش ماز مەکە بەڵام مرۆڤش قابلی هەڵەیە زانی مرۆڤ فریشتە نییە فریشتە نیە هەڵە نەکە هەموو کەس قابلی غەڵەتەوە نیە سەرەتای سروشتە بڵێ ئینسان هەڵپەی کردووە مەسەن تا بیر و فکر و ئەو شتانی هەزری خستۆتە گەڕ تا ژیانی دروست کردو خۆی ناسیوەتەوە تێگەشتی لەگەڵ پێشکەوتنی سەردەما ئینسان ئەتوانێت شت دابێنێت بەڵام لەگەڵ جێلی خەڵکەکان ناتوانانی شت دابێنیت بەڕێزیت ئەم جەژنە خەڵک زۆر گردن ئازایی لە تۆ کردووە بڵێ گردن ئازاکە من شخصی خۆم کەم نەوەڵە زۆر نا ئەزانی بۆچی لەبەروی خەڵکەکان زیاتر چاویان لە ماڵی دنیاییە و سیارێ و منسەبە و کورسیە و پلەپایە و مەقامە و شانتەکاندنە و حەزیان لەو بابەتانەیە حەزیان لە کەسایەتی و شخصیات و ئەخلاق و ڕەوشی بەرز نییە بەڕاستیەکەی من ئەم شتانەم دیوە خۆ جەژنە پیرۆزەی خۆ لێرە و ئاراستەیکی یەکەی وڵات جەژنە پیرۆزی خۆم ئاراستەی خەڵکە کەساسەکانی ناو جێگەیەکەم خەڵکە بە شەرەفەکان کە دەستیان ناڕۆخەم خۆری خەڵکە چەساوەکانن خەڵکە ئاینە بە شەرەفەکان کە ئەوانی کە بانگەوازەکەن بەهانای خەڵکە داماوەکانەوە بێن جەژنە پیرۆزی خۆم ئاراستی ئەوانە ئەەکەم وەکو وای مەدالیایەکی سەرکەوت و شەرەفمەندی بکەنە ملی من ئەوەنم پێخۆشە خۆشی هەرەوە نییە من وڕێک کە پارەم باتیوی خەمە گیرفانم لاف و گەزافی پێوە لێبم من بە هەڵسانەوەی میلەتەکەم خۆم بەسەر بەرزەزانم ئەوانی کە بە ژێردە سەزانم هەرچی باسەکەم گردن ئازایی لای بەڕێزی چیە گەێنێ ئایەکی ئەڵە گردن مازاکە
گردن ئازایی خۆی لەم کاتەیە کە یعنی کاتێکی مبارەکە و ئەمە بە بەڵام ئەگەر تۆ دووبارە و سێبارە و چواربارەی کەیتەوە ئەمە گردن ئازایی پێ ناڵێن ئەگەر یەک جار بێت جەژنیژە بێت گردن ئازا بێت بەبستی چێ لە دووبارەکردنەوەی یعنی زۆر کەس هەیە بۆ نمونە جارە پێمەڵێ ئەومە جارە دووبارەیە کاتەوە سێبارەیە کاتەوە خەتاکە هەرەکە هەم دێتەوە وەرەگەرن مازاکە شتیوە ئەبێ ئەوە بەردەوامە لەسەر هەڵاکردن بەڵێ مەقسەدەکەم ئەوەیە بەڵام ئەگەر هەر یەک جارە ئەگەر جەژنیش نەبێ هەرگردن ئازا بێت لەم جەژنەیە خەڵک زۆر بە تۆی تۆگەرن مازاکە وڵای خۆ جەژنەکە بە ناشکوری ناڵم بەهۆی ئەم خەیرانەوە یعنی زۆر نەگەڕاوین نەبوون و ئەمانەوە بەڵێ هەیە شوێن نییە ئیتر ئەوەی کە پێ دەگاڵێ گەرنم ئازاکە ئەمانە تۆ بۆ وڵی گەرنم ئازاکە و بڵێ ئەوە ئاساییە حەت هەبوو کەسێک هێندە ناڕەحەتێکە بڵێ قەت گەردنی ئازاناکەم بووە هەیە شتیوا ئەبێت تۆ بە کەس و تۆ گەردن مازاکە بڵێ گەردن ئازاناکەم نەبووە ڕووی نەداوە ئیشەڵا شتیوا ناکەم و نەشم کردووە لە خۆم ڕابینم کە نەم کردووە کاتێکە کەسێک بە کەسێ لە گەردن ئازاکە لە ڕووی دەرونیەوە هەست بە چیە کات ئەو نازام ئەو خۆتە تۆ لە دڵی ئەو ناگەی چۆنە ئێگە خۆت بڵێ گەردن مازاکە تۆ خۆت هەست بە چیەکەی خۆت ئەگەر یعنی هەست بۆ بکەیتەوە خەتات کردووە ئەمانە لە دەروونتەوە حەزەکەی لێت خۆش بێ لەبەر ئەوەی ئەگەر کابرا ئەگەر نەژمان بزانێت تاقل لای هات گەردنی ئازاکە قەیچێکە لەبەر خۆ جەژنە پیرۆزەی خۆ ئاراستەیەکی یەکەی جەژنە پیرۆزەی خۆ ئاراستەیەکی یەکەی ئاراستەی هەموو گەلی کوردستان و پێشمەرگە قارەمانەکانەکە هەموو کوردێک هەموو کەسێکە بەخەم ئەم خاکو نیشتیمانەوەیە گەردنی ئازا بێ و مبارەکی بێ جەژنەکەی گردن ئازایی لای بەڕێزە چی ئەگەێنێ ها کەسێکڵی گردنمە ئازاکە بەتابەتی لە جەژندا وڵی گردن ئازایی بریتێلەوەی کە دوو کەس ئازیانە بێت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆی جژنی پیرۆزە ئاش دەبنە و گردن ئازایی لە یەکتریەکەن بۆچی زیاتر خەڵک هەرتەنها لە جەژنەکانە لە گردن مازاکە هۆکار ئێمە چیە دوای جەژن یان پێ جەژن خەڵک زۆر ئەمە بشێ بەکار ناهێنێ وڵی هۆکارەکەی ئەوەیە بەس ئێمە جەژنمان هەیە لە جەژنە پیرۆزەی و گردن ئازاییەکەین ئەجنا بۆنەی کەمان نییە هەست بۆ ناکەی جەژن وا لە مرۆڤ کات هێندە پیرۆزە هێندە گرنگە جەژن ڕق و کینە و بغز لە دڵی خەڵکان ناهێڵە دڵ سافەکات دڵ پاکەکاتەوە هەز ناکە ئەمەیەکێک لە سفاتە جوانەکانی جەژن بەڵێ سفەتە جوانەکانی جێژن ئەوەیە کە ئەو کەسانەی کە فترەیەکی زۆرە ئازیان بۆ لەو ڕۆژە پیرۆزەیە ئاژ دەبنەوە باشە تۆ خەڵک زۆر پێویست و گردن مازاکەم جەژنە وەڵی ئەوەی ناسی بێتم و توێتی گردن مازاکە بەس گردن ئازایی خۆ ئازی بەشمان نەبووە قەت هەبوو ڕۆژە لە ڕۆژان کەسی هێندە عاجزەکە بڵێ قەت گردنی ئازاناکەم وەڵی هەبووە لە بیرەوەری خۆمە بڵێ گردن ئازا نەکردووە من گردنم ئازا کردووە ئەو توێتی گردن ئازا ناکەم هەبووە بە تۆ بڵێن گردن ئازاناکەم بڵێ هەستە بەچی کورە لەو کاتەیە وەڵی هەستم بە ناخۆشی کردووە دڵم تەنگ بووە و ئیتروتمە بۆ گردنم ئازاناکە قەیچێکە خۆ ئینسان هەموو کەسێ قابلی غەڵەتە بەس خوای تەبارەک و تەعالە نەبێت باشە جەژنە پیرۆزەی خۆ ئاراستەیەکی یەکەی وەڵی جەژنە پیرۆزە ئاراستەی سەرجەم کوردستانەکەم و هیوادارم ئەم جێژنە ببێ مای خۆشی بۆ هەموو گەلی کوردستان گردن ئازایی لای تۆ چیەگەێنێ واللهی گردن ئازایی تۆ مەسەلا لەم دنیاە ڕۆژانە ڕوبەڕووی چەندین خەڵگە بیتۆ کە دڵی ناڕەحەتە کێشەیەکی مشکلەیەکی جاری وایە پێ تاتەقێتەوە بە ناحەق تۆش لەویا لەبەرەوەی کە ئەو زەلامە لەوانەیە کێشەیەکێ بێ مشکلەیەکێ بێ کە بە تۆیە هینەکەی خۆی ئەڕێژێت تۆش لەبەر خاتی خۆی گەوراڵی قەیچەکە کە هاوڵی گردن ئازابێ و ئەویش احتیمالە بە خۆیان بچێتەوە لەو هەڵەی خۆیە وڵی گردن ئازادی داوای لێبوردن لە هەموو کەسێکە کرێ مەسەلەن گردن ئازادی ئەوەیە کە تۆ چیتە ماڵێک ئەگەر عاجزیەک شتێک لە بەی نابوو بێ هەرچیەک بوو بێت تۆ داوای گردن ئازادی لەو کەسەکەی گردن ئازایی لای بەڕێزە چیەگەێنێ حقیقەتەوەی ئینسان لە سەرەتاکە لە دایکە بە یەک خوا بناسێت دوو مامەڵەیەکی جوان بێ پەیوەندی کۆمەڵاتی تێک نەچێت کە دابوونەری تێک نەچوو شتەکان ڕێک و پێگە ڕوا بەڕێوە یەک خوای بیر بێ دوایی دابوونەریتی کۆمەلگاکەی خۆی تێک نییە چون ئێستا قەولێکمانەیە پیرەمێر دەفەرمێ کەولاسایی قەلی کردنەوە ڕۆینەکەی خۆشی لەبیر بردەوە ئاراستەی یەکە بە یەکەی ئەو پێشمەرگە ناکەم کە لە سەنگەرەکانە دژی ئەو داگیرکەرانە وەستاون لێرەوە دەستیان ماچەکەم لێرەوە خاکی بەرپیانم لێرەوە هەموو ڕۆژێکیان جێژن و شادی و خۆشی بێت پیرۆز بێشەم گردن ئازایی لای بەڕێزە چی ئەگەێنێ وڵی گردن ئازایی خۆ گردن ئازای هەر شەردەوەنیە لە ڕۆژی جەژناتۆ گردنیەم وە ئازای تۆ پێویستە لە دراوسەکانی خۆ دەست پێک هەموو ڕۆژێکیژەم شە دووبارا بێت باین دووبارا بێت یوارە دووبارا بێت چۆن دەم گردن ئازایە توان گردن ئازایی بە سەلاموعەلەیکیش لێک بکەین وایە چۆ گردن ئازای هەرەوە نیە بڵێ وڵا لە جەژنە گردنیەوە ئازاک و گردنیەوە ئازاک
بەس زیاتر لە جەژنە بەکاردێ تۆ زانی هۆکاری ئەمە چییە؟ والله هۆکارەکە دابنەری فێریان کرد هەر لە باو باپیرانەوە بۆمان ماوە تۆ کە فێر بووین ئەمە گردنمان ئازاکە بڕۆ بەلای فڵان کەس با گردن ئازاکە ئەم جەژنە خەڵک زۆر پێویستوی گردن ئازاکە والله ئەوەی ڕاستیە باقم 3 ماڵ لە گەڕەکەی خۆمانە ئەی تۆ بە خەڵک و تۆ گردن ئازاکە خال لە گەڕەکەی خۆمانە زۆریش قەت هەبووە لە کەسێک هێندە زوید بی هێندە ناڕەحەت بڵێ قەت گردنی ئازاناکەم نەبوو خەڵک گەبە بە تۆ بڵە قەت گردن ئازاناکەم وڵا خەڵەکە بە هەرجگە لە گردن ئازایش لاچە قسەشی پێ بڵێ هەرمەر حەباشی نەکات جارێک بەخشەرەوە نی باشە گردن ئازای چی بە مرۆڤ بەخشە بە بڕای تۆ بیر و باوەڕی ئینسان دەورە بینە لە بۆ گردن ئازایی دڵ و دەروون فراوانی گردن ئازایە بەخشە بە ئینسانەکانش من ئەگەر چاکەی لەگەڵ تویا بکەم مانایەوە نێکە گردن ئازا دڵخۆشی تۆ بەمەوانێ لە ناخی دڵ پێ دەڵم گردن ئازاگەیان گردن ئازا دوا پەیام و دوا جەژنە پیرۆزە و ئاراستێکی یەکەی والله سەرجەم عەشرەتی خۆم و گەڕێکی ئازادی و دایک و باوک جەژنە پیرۆز بێ جەژنی تۆش لە هەموو لایەک جەژنە پیرۆزە لە جەژنە خەڵک زۆر جەژنە پیرۆزە لە یەکتری ئەکات بەدەر لەمە وشەیەک بەکاردێن ئەڵەیە گردنم ئازاکە وشەی گردن ئازایی لای بەڕێزە چی ئەگەێنێ دیاردەیەکی هیچ ناگەێنێ و ماناشی نییە ئەمە گردنە ئازاد بێ ئازاد نەبێت چییە من دڵی تۆ نایەشێنم لکەیە ناخەمە سەر دڵێ قەت داوای لێبوردنیشی لێ ناکەم کە لکەیەکم خستە سەر دڵێ داوای لێبوردنیش بکەم ئەو لکەیە ناسەڕێتەوە لەبەرەوە من ئیمانم بۆ دیاردەیە نییە شتێکە لەناو کۆمەڵگەی ئێمەیە دروست بووە کەسێک دروستی کردەوە بەس خەڵک هەبووە لەم جەژنەیە زۆر بە تۆ بڵێ گردنم ئازاکە بێگومان تازەوە بۆتە دابوو نەرید لەناو ئێمەیە ناشتوانین وازی لێبێنین تا ئەنەوەی شکە پێگات و ئەو شتە وەلا ئەخا زۆری ئەوێت هەبووە قەت بڵێ گردن ئازاناکەم زۆر ئاسایی بۆ بەلامەوە سەد جارش وتویانە ئازای کایانەیکا بەلای منەوە شتێ نییە لەبەرێ من خۆمە ناسم ئەو ئازادی کایانەیکا کێشەیەکم نییە باوەڕەشە بەوەنێ بە خەڵک بڵێ گردن ئازابێ ئەسڵان قەت لە قەناعەتمان نیە داوای گردن ئازایم لە هیچ کەسێ نەکردو وە کارێکیشم نەکردو داوای لێبوردن لە هیچ کەسێ بکەم حەڵەت نەکرۆ بەرامبەرێ تۆ ئینسانی نرخی ئینسانێ بۆ دائەنم لەگەڵ ئاژەڵێکیشە وەک خۆی ڕەفتارەکەم واتە کە دڵی ئەوم نێشان و نرخی ئینسانەکەش وەکو خۆی گونجانم چ پێویستەکە من داوای لێبوردن لە تۆ بکەم کە من ڕێزی ئینسانێ لە تۆ بگرم پێویستەکە لێرەوە جەژنە پیرۆزەی خۆ ئاراستەیەکی یەکەی ئاراستەی یەکە بە یەکەی ئەو پێشمەرگە ناکەم کە لە سەنگەرەکانە دژی ئەو داگیرکەرانە وەستاون لێرەوە دەستیان ماچەکەم لێرەوە خاکی بەرپیانم لێرەوە هەموو ڕۆژێکیان جێژن و شادی و خۆشی بێت جەژنە پیرۆز تۆش پیرۆزە زۆر سپاس گردن ئازایی لای تۆ چی ئەگەێنێ گردن ئازایی ئەوەیە گەر ئازاری کەسێک بە یان دڵی کەسێکی ڕەنجان بە یان شتێکی ناخۆش کرد بە بەرامبەر کەسێک و گردنی ئازاکەی ئەم جەژنە خەڵک زۆر پێدی گردن ئازاکە بەتەکی گردنی خەڵکم ئازا کرد و گردنیش ئازا کردو چکەمیش غەڵەتم کردە بەرامبەر هەست بە چیەکەی کاتێک کە گردنی خەڵک ئازاکەیان خەڵک گردن ئازاکە هەستەکەم تر لەو شتە تاو ئازاد بوو کەو غەڵەتی کردومە گەڕەوە با نەسووتێ ئەوە خۆیتی با بسووتە دوا پەیام و جەژنە پیرۆزە و ئاراستەیەکی یەکەی ئاراستەی دایکم و باوکم و خوشکوراکان و هەموو کەسەکان گردن ئازایی لای بەڕێزە چی ئەگەێنا لە جەژنە خەڵگەڵی گردنم ئازاکە گردنە ئازابێ وڵای گردن ئازایی وڵەمشی گردن ئازایی لە هەموو گەلی کوردەکەم هیوام یەکگرتنی هەموو پارچەکانی کوردستانەوە شادەری شتێشتن هیوام برایەتیە لەناو هەموو میلەتی گەلی کورد ئەم جەژنە خەڵک زۆر گردن ئازاکە وڵایی وەکو جەژنانی تر نەبوو بەڵام هەرو تویانە بەشی بە ساڵ فەرقی هەیە خەڵک بێزارە بێتاقەتە بێموچێ هەبوو ڕۆژان خەڵکیان دەزویرە بکا بڵێ گردنی ئازاناکەم هەبووە بەڵێ گردنیش ئازا نەکردوە من ئازام کردی جەژنە پیرۆزە ئاراستێکی یەکەی جەژنە پیرۆزە لەسەر جەمگەلی کورد وەڵا خۆشیە گەیەنێت و شێکیوە وەک دڵخۆشە بیت و پێ خۆش ئەنی کاتێک کە کەسێک گەڵی گردن مازەکە مرۆڤەس بە ئارامیەکە بەڵێ بە ئارامی خۆشیەکەی معلومە قەت هەبووە کەسێک ئەوەندە بێتاقەتە بکە ئەوەندە ناڕەحەتە بکە بڵێ قەت گردنی ئازاناکەم نەبووە کەس هەبووە نەبوو لە من نەبوو
قەت هەبووە خەڵک بڵێ گەردن ئازاناکەم بە تۆ نا نەبوو لەوڵاقەن هەموو شێ بۆچی زیاتر لە جەژنە بەکاردێت لە کاتی ترا بەکار نایێت بۆی جژنەکەیەکەی تۆ ساڵێکە گەر نازایەکەی بۆ ڕۆژن نییە دڵم مرتاحە بێت یەکێ گەر نازەکەیە گەردی یەکی ئازاکەی ئەوە مەسەلەکە ئەو حەز ناکەم یەکێکە لە سیفاتە جوانەکانی جەژن کە وا لە مرۆڤەکە دڵ دەڕوونی ساڵ دێت هەرێ هەیە تو خۆی جەژن هەڕوو ناکیە دڵ فنەوانە بێ خۆشیەکە بە دڵتایەت و ساڵێ چاوەڕانی دوو جەژنەکەی دوو جەژنە پیرۆزەی خۆ لێرە و ئاراستێکیەک بە هەموو گەلی کورد و کوردستان و هەموو ملەتی کوردەکەم هیوادارم خۆشی و بەسارێک دێت و بۆ شعبی کوردی خۆمان و ئازادی نەم ناڕەحەت و موسیبەت و ناڕەحەتی و ئابووری و قەیرانی پەیامەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بەڵێ گردن ئازایی وا لە مرۆڤەکانەکات کە ئەگەر ڕقێ کینەیەک ناڕەحەتیەک عاجزبوونێک لە ڕابڕوودا ڕوویدا بێت بەهۆی گردن ئازاییەوە مرۆڤەکان دڵ و دەروونیان ساف ئەبێت و لە یەکتری ئەبورن زۆر کەس پێیان وایە ئەم گردن ئازایە شتێکی چاکە هەبێت لە جەژندا چونکە مرۆڤەکان ئەگەر لە پێش جەژندا هەر کەسێکیان زویر کرد بێت ئەمە دەرفەتێکە هەلێکە بۆی کە مرۆڤەکان گردن ئازایی لە یەکتری بکەن و دڵی خۆیان بەرامبەر یەکتری پاک بکەنەوە هاوڵاتێکیش پێی وابوو کە گردن ئازایی هیچ شتێک لە ئەو ناگەێنێت تەنها داونەریتێکی کۆمەڵایەتی خەڵکە ئەو پێی وایە نابێت دڵی خەڵک زویر بکەیت نابێت لە کەخێ لەسەر دڵ و دەروونی خەڵک کاتێکە خەڵکیش زویر کرد بەم گردن ئازایە ڕەنگە چاک نەبێتەوە دڵی ئەو کەسە شکاوە هەندێکی کە پێیان وایە کە گردن ئازایی هەر بمێنێ باشە نەک لە جەژندا لە دوای جەژن و لە پێش جەژندا چونکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤەکان لە یەکتری دڵیان پاک بێتەوە زۆر کەسیش پێیان وابوو کە بە زۆر کەسانەوە گردنە ئازا بێت بەڵام ئەوان وتویانە گردنە ئازا ناکەین یاخۆت هەندێک کەسی تر ئەڵێن ئێمە وتومانە دڵی ئەو کەسێک کە دڵی زویر کردوین قەت گردنی ئازا ناکەین بەڵام لە جەژندا گردنمان ئازا کرد و دڵمان باش بووە ئەمە یەکێکە لە سیفاتە جوانەکانی جەژن کەوا لە مرۆڤەکانەکان دڵیان لە یەکتری پاک بێتەوە و ڕق و کینە لە دڵیانە نەمێنێت ئێمە هیوادارین گردن ئازایی بمێنێت بەڵام چ گردن ئازاییەک گردن ئازاییەک لە ناخی دڵەوە بێت گردن ئازاییە کە جارێک گردن ئازایی و لە خەڵک کرد دووبارەی نەکەیتەوە واتە ئەو هەڵەیە کە کردێت جارێکی تر دووبارەی نەکەیتەوە بۆ ئەوەی ئەم گردن ئازایە نەبێتە شتێکی ڕۆتینات و شتێکی سادە و ساکار لای خەڵک و تەنها دەمڕاهاتن بێت پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت